دەچینە شاری مووسڵ. لەم شارە باس لە ژیانی ژنێک دەکەین کە ژیانێکی زۆر زەحمەتی تێپەڕاندووە. ئەمەل ئەحمەد ئیبراهیم ژنێکی تەمەن 43 ساڵی خەڵکی مووسڵە و دایکی دوو کچە. دوای شەڕی داعش لە هاوژینەکەی جیا دەبێتەوە و ئەرکی منداڵەکانیشی دەکەوێتە سەر. لە هەمان کاتیشدا توشبوونی بە شێرپەنجە ژیانی زەحمەتتر دەکات. من تووشی نەخۆشی شێرپەنجە بووم. سوپاس بۆخوا ئێستا چاک بوومەتەوە. تەنیا ئێستا چارەسەر وەردەگرم و هەموو 3 مانگ جارێک چاودێری دەکەم. واتە قۆناغە زەحمەتەکەم تێپەڕاندووە. نەشتەرگەری و تیشک و چارەسەری کیمیاییم هەموو تەواو کردووە. لە شەڕی 3 ساڵەی داعش لە مووسڵ جۆرەها چەکی کوشندە بەکارهێنراوە. ئەمە شوای کردووە ژمارەی نەخۆش و توشبوانی شێرپەنجە لەم شارە بەرز ببێتەوە. هۆکاری سەرەکی ئەو شەڕە بوو. ئەو وێرانکاریەی دوای داعش دروست بوو. جارێک بۆ وەرگرتنی تیشک چوومە بەسڕە. پێشتر 2 جار چوومە بەغدا بۆ وەرگرتنی تیشک، بەڵام ئامێری تیشکەکەی نەخۆشخانەی بەغدا تێکچوو. دواتر دکتۆرەکە گوتی دەبێ ئەمجارش تیشک وەربگری، بۆیە منی گواستەوە بۆ بەسڕە. کاتێک چوومە نەخۆشخانەی بەسڕە زۆر نەخۆشی خەڵکی مووسڵم بینی کە لە نەخۆشخانەی بەسڕە چاوەڕێی وەرگرتنی تیشک بوون. لەوێ لەگەڵ هەندێک نەخۆش بوومە برادەر و هەتا ئێستاش پەیوەندیمان ماوە. زۆربەیان منداڵ، ژن، کەسی بەتەمەنن. زۆر بوون لە خەڵکی مووسڵ. يعني بالسن هواية من الموصل. ئەم ژنە لە مووسڵ کرێچیە. کاری نەخش و جوانکاری دەکات لەسەر کوپ و گڵاس و قۆریەی قاوە و چاخواردنەوە. بەم پیشەیەی دەتوانێت کرێی خانوەکەی بدات و دوو کچەکەشی بەخێو بکات. ئەمانە پولەکەی ڕەنگاو ڕەنگن کە ئێمە پێی دەڵێن شەزەر. ئەمانەش بەردی ڕەنگاو ڕەنگن. وەکو ئەمانە کە من بەکاری دێنم لەسەر جۆری جیاوازی فنجانەکان، بخور و کوپی قاوە. هەموویان ئاوا پێکەوە دەلکێنم، نەک بیدورێنم. ئەمەل شەوان لە ماڵەوە کارەکانی دەکات و ڕۆژانیش لە مارکێت و پێشانگاکان کارەکانی بۆ فرۆشتن نمایش دەکات. هەندێک جاریش لە ڕێگەی سۆشیال میدیا داوای کارەکانی دەکرێت. من تەنیام ئیشە دەکەم. ئیشەکەم لە بازاڕ و پێشانگاکان نمایش دەکەم. لە زستاناندا لە زانکۆ و بازاڕ و پێشانگاکان دایدەنێم. هاوینیش لە شوێنە گشتیەکان و پێشانگە نێودەوڵەتیەکان لە دەرەوەی مووسڵ بەشدار دەبم. بۆ ئەوەی پێداویستی ژیانم دابین بکەم، چونکە وەکو ئێوە دەزان ژیانمان زۆر قورسە. ئەمەل ئێستا لە یەکێک لە مۆڵەکانی شاری مووسڵ کۆشکێکی گرتووە و بەرهەمەکانی خۆی تێدا دەفرۆشێت. ڕۆژانە 8 کاژێر لە مۆڵەدا دەمێنێتەوە. کاتێکیش دەچێتەوە ماڵەوە دەست بە دروستکردنی بەرهەمی دیکە دەکات. لە وەرزی زستاندا من لە گۆڵدن مۆڵ کار دەکەم. گۆڵدن مۆڵ لە وەرزی زستانە کاری زۆر باشە. لەگەڵ ئەوەشدا لە بازاڕەکاندا بەردەوام دەبم. بەردەوام کار دەکەم. ناوەستم. لە پێشانگایەک لە هەر شوێنێک بکرێتەوە بەشدار دەبم. کەلوپەلەکانم هەڵدەگرم و بۆی دەچم. ئەمەل خەڵکی ئەنبارە و دوای ئازادی عێراق شوو بە کوڕێکی مووسڵ دەکات. بەڵام دوای شەڕی داعش هاوژینەکەی لە ئەمەل جیا دەبێتەوە و دوو کچەکەشی لە لای دایکی جێدەهێڵێت. ئەمە ژیانی ئەمەل بە تەواوی زەحمەت دەکات. بەڵام ئەو کاتی ڕۆژانەی لە نێوان کارکردن و هەروەها کاری ماڵەوەش ڕێکخستووە. کچەکانیش لە کاری ناوماڵ یارمەتی دەدەن.